دەستپێشخەری کۆرۆنا ڤایرۆسی جیهانی کۆڤاکس مەبەستێتی تا کۆتایی 2021 2 ملیار ڤاکسین بە خەڵک بگەێنێت لە 92 وڵاتی کەم دەرامەتدا. استراتیژیەکەم بۆ جڵاوگرتنی پەتاکەیە بە خێرایی، ڕزگارکردنی گیانی خەڵک، پارێزگاریکردنی سیستەمی تەندروستی جیهانی، هەروەها ئامادەکردنەوەی ئابووری جیهان لە سەربنشینی بنەماکانی مافی مرۆڤ بە تایبەتی لەبارەی یەکسانی و بەڵگەی پەتاکەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 21 کانونی دووهەم چووە پاڵ کۆڤاکس، هەمان ڕۆژیش گەڕایەوە ناو ڕێکخراوی تەندروستی جیهانی. سەرۆک جۆ بایدن ڕۆژی پێنجشەممە ئەو پەیامەی دووپات کردەوە. هەروای ئێمەش لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانیدا بەشداریمان کردووە بۆ شێوەیە دەتوانین ئامادەکاریی باشتر بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڤید-19 بکەین و هەروەها دۆزینەوەی پەتای دیکە لە ئایندەدا و خۆپارێزی لەی لەبەرەوەی پەتای زیاتر دروست دەبن. دوورکەوتنەوە لە بڕیارێکی سەرۆکی پێشوو کە لە مانگی حوتی 2020دا لە ڕێکخراوی تەندروستی جیهانی کشانەوە. لەبەرەوەی ئەوان ئەو چاکسازی کە داواکرا و زۆر پێویست بوو ئەنجامیان نەدا. بەڵام ئیدارەی بایدن هەندێک وردەکاری کەمی لە هەمبەر شێوە و ڕێژەی ئەو بەشداریکردنەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خستۆتە ڕوو. ئایا لەو بڕە پارەیە زیاترە کە 4 ملیار دۆلار کۆنگرێس لە دیسەمبەردا ڕەزامەندی لەسەر کردووە لە هاوپەیمانێتی ڤاکسین ئەلایەنس، یەکێک لە بەشداربووەکانی کۆڤاکس. ئێمە پابەندبوونی خۆمان بۆ کۆڤاکس دووپات دەکەینەوە. لەبارەی بودجەی زیاتر هیچی نوێم لە بەردەستدانیە تا پێتانی بڵێم. بۆ گەیشتن بە ئامانجەکەی کۆڤاکس دەڵێت پێویستی بە 4.9 ملیار دۆلارە جگە لە 2.1 ملیار دۆلار کە کۆی کردوونەتەوە. هەروەها مامەڵە لەگەڵ کەمی ڤاکسینەکە دەکات، وەک ئەوەی وڵاتە دەوڵەمەندەکان ئەمباریان کردووە بۆ دانیشتوانی خۆیان. پەیمان دراوە 40 ملیۆن ڤاکسینی ڤایزەر بایۆنتاک بدرێت بە کۆڤاکس لە یەکەم چارەکی ساڵی 2021دا کە ئێستا تەنها 1.2 ملیۆن ڤاکسینی لەبەردەستدایە. ئێمە هانی ئەوە دەدەین هەر کارخانەیەک زۆرترین ژماری ڤاکسینەکە بە خێرایی پێشکەش بکات تاوەکو بتوانین دڵنیابین لە دابەشکردنێکی دادپەروەرانە. سەرڕای ڤاکسینەکانی ڤایزەر بایۆنتاک بە کۆڤاکس 336 ملیۆن ڤاکسینی ئەسترازێنێکا لە 6 مانگی ئەم ساڵدا دەدرێتە کۆڤاکس. ئەو ڤاکسینانە بە ئاشکرا لەبەردەست بوون کە هەندێک کۆنتڕۆڵیان بەسەردا هەبوو پرۆژەی سەرەتاییان ڕاگەیان تاوەکو وڵاتانی دیکەش پلانی خۆیان دابنێن، هێشتا تەواویش نەبوون. لەبەر ئەوە چاوەڕوانی زیاتر لە کۆڤاکس دەکرێت بۆ دەستکەوتنی ڤاکسینی زیاتر کە لە سەرەتادا دەرفەتەکە ئەوە بۆ بگاتە لە سایاسی دانیشتوان، هەرچەندە ئامانجە گەورەکە بۆ ڕێژەی لە 20 دانیشتوانە. هیواکە ئەمەیە لە ڕێگەیان دەستپێشخەریە سەرەتاییەی لەلایەن کۆڤاکسەوە دەکرێت. وڵاتان دەتوانن دەست بکەن بە استراتیژی خۆپارێزی تایبەت بە خۆیان، لەگەڵەوەشدا ئەمبارکردن و دابەشکردن و چۆنەتی چارەسەرکردنی لێکەوتەکانی ڤاکسینەکە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.